سەرکۆ پێم بڵێمە چێ بەدەستەوە بە نیازی لەکوێ خۆ هەڵێتە خوارەوە من ئەم حەبلەم هێناوە لەگە خۆمەوە تەمام گەشتێک بەتەنای چیت؟ گەشتێکی شاخەوانی گەشتێکی شاخەوانی بس بۆ حەبلات کۆمەڵە کەرەسەی کە شێوانە ژەبەم لەگەڵ خۆم بەڵام ئەمەی تلامیان گەورەتر بووتم با بێنم لەگەڵ خۆم دەی باشە بەیوای سەلامەتی بە سەلامەتی بڕۆیت بە سەلامەتی بڕێتەوە کەرەسەی تەواوم پێ دەتوانم بڕۆم گەشتەکە بکەم بەڵە خۆشەویستان ئێمە بەردەوامە بین لەگەڵتانە ئەمەی کا بەدەست منەوەیە یەکێکە لەو کەرەسانەی کە زۆربەی کەسەکان لە جیهانە وەکو شاخەوانی بەکاری هێنن لەگەڵ بێکمان هەندێک کەرەسەی ترا کە ئەمەش بۆ خۆی لە خۆیان زۆر گرنگی و تایبەتمەندی پێدەوە کۆسانەی کە شاخەوانیش ئەکەن بە تایبەتیەچ نەسەر ئەو چیا بەرزانی کە زۆر جار بە زستان بە هەموو وەرزەکانی کە لەوانەیە هەندێک کێشە گرفت بێتە بەردەمیان و لە هەمان کاتیشا کە ئێمە باسی شاخەوانیەکەین با باسێکی بەردەوانی بکەین ینی بە گەشتی بەردەوانی بدەین مەبەستمان چییە؟ یانی زۆر کەسەیە کە ئەم گەشتانە ئەنجامەیە ئەم هەموو کەرەستەی پێیە و لە هەمان کاتیشا بەو ناوچانەیە ئەڕوا بەردەوانە ینی بەردێکی زۆر زۆری لێ وە بزانین گەشتکردنی و هوەری ئەم گەشتە چییە؟ وە خۆی لە چیا بینێتەوە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاسی ئەحمەد ئەحمەد وەک بەردەوام زۆر زۆر بەخێر بێ. باشە سەرکۆ بە تەنها ئەوەی پێبێ لە گەشتێکا ڕزگارێ بێ کاکسیامان دیانە بێ هەموو کەرستە و پێداویستەکانی بە تەواوەتی پێبێت. جاحسای منش قسەی لەگەڵی لەگەڵەکەین زای چی کە بەکاربێنم زۆر بەخێر سپاس دەرفەتە بەخێر سەر چاوان باش پێمان بڵێ ئەمڕۆ زۆرتر قسە لەسەر هونەری بەردەوانیەکەین مەبەست لە هونەری بەردەوانی چییە؟ هونەری بەردەوانی خۆی لە ئەست ئێمە کە باستی شاخەوانیەکەین شاخەوانی لە چەند قۆناغێک پێک دێت کە یەکێک لە قۆناغە هەرە گرنگەکان یەخە لە خاڵە سەرەکیەکانی شاخەوانی هونەری بەکارهێنانی کەرەستە شاخەوانەکان یاخود کەلوپەلی شاخەوانەکەیە کەرەستەی بەردەوانیش دنیایەکی جیاوازترە لە شاخەوانی معناهی شاخەوانی ینی بەردەوانیە ئەوانە هەندێکیان بۆ شاخەوانی بەکاردێ بۆ نمونە حەبلی تاکە کەسی ئەبێ هەموو کەس کە شاخەوانە یاخۆ هەنگاو دەنێتە سەر شاخ بۆ شاخ بڕوات حەبلی تاکە کەسی پێبێت و لایتی سەری پێبێ و فریاگوزارێکی سەرەتایی لە کۆڵەکە هەبێ ئەمە هەموو بۆ هەموو کەسێک واریدە ئەو سێ کەلوپەلەی پێبێت. زۆر باشە بە شێوازێکی گشتی لە ئێستا لە هەرێمی کوردستانە هاوڵاتیان زیاتر حەز بە وەرزشی شاخەوانیەکەن یاخود ئەم هونەری بەردەوانیش لە ئێستا گرنگی پێدرێ. شاخەوانی لە سەرەتاوە ئێستا هەر وەکو لە سەرەتاوە وەکو گوڵگەشتێک یا وەکو شاخ پێوانێک دەستی پێکردووە کە زۆر کەس ئەتوانێت ڕووی تێبکە بەڵام لە هەنگاونان بەرەو شاخەوانی یاخو شاخ پێوان ئاستی خەڵکەکە چاوی ئەکرێتەوە ئەوێ زیاتر خۆی بەرەو پێش بەرێت لە ناویانە دەبینێت کە دنیایکی جیاوازە شاخەوانی خۆی لە خۆیدا وەرزش نییە جۆرێک لە ژیانکردنە لە سروشتە چونکە تۆ بەو معنای کە تۆ ئەو کۆڵانیتە سەر شانت ئەو کۆڵە لە کۆڵەکەی بۆت هەیە شەوێ یا چەند شەوێ یا زیاتر بمێنیتەوە کەواتە دنیایکی جیاوازترە ئەمە وەرزشێک نییە کە باشە باجیەکەینەوە ئێمە بەڵێ زۆر جار ئێمە چەندین گروپمانەیە ئەڕۆن بۆ گەشت و ئەڵێ بەم بە پێڕۆشتنەکەین ئەمە وەرزشێکە توانین چێشدا بەزێنین ئەوە بکەین ئەمەی کە توێڵی لە ئەنیش کێ جیاوازە بۆ شەو ئەمێنیتەوە تایبەتمەندی خۆی هەیە لەوانەیە چیایەک بە 10 ڕۆژ پێ بڕیت ئەمەیان باجیا بکەینەوە بزین ئەمەیان وەرزش نیان ئەوەی کیان وەرزش نییە بەو معنایە کاڵین وەرزشی یا شاخەوانی وەرزش نییە بەڵکو جۆرێکە لە ژیان چونکە تۆ کە هەموو وەرزشەکان ئەبینی کە لە ناو هۆڵێکە یانە ناو ساحەیەکە خەڵک بە چواردەوە هاانتەدا بۆ ئەوی سەرکەوتن بەدەستبێنی هاانتەدا بۆی سەرکەوی بەسەر ئەوی ترا بەس وەرزشی لە سروش تاکرێت بەڵێ بێگومان خۆیش جۆرێک ئێسا چەند جۆرێک لە وەرزشی شاخەوانی کە حتا پێشبڕچەی لەسەر ئەکرێت شاخ پێوان بە پیادە سەرکەوتن و دابەزین ئەوە جۆرێکە لە پێشبڕچێ بەڵام ئەوەی کە جیاکرێتەوە لێرە کە دەڵێن شاخەوانی جۆرێکە لە ژیانکردن پێویستە بە پشتبەستن بەو زانیاری و کەلوپەلانی کە پێتە ئەتوانی تۆ ژیان لەو سروشتا بەڕێ بکەی ئەگەر ناچەند شەوێکت بەسەر بێنە سەر بەردەوانی بڵێ ئەمەیان چۆنە هونەرە بەردەوانی جیاوازە لەگەڵ ئەوەی شاخەوانی
هەموو کەس هەر بۆ نمونە تۆش ئەتوانی شاخ پێوان بکەیت و بچیتە شاخ و بیتەوە ڕێبەرێک دەبێ یا لەسەر لەگەڵ گروپێکە بەڵام کەرەستە بەردەوانیەکان دنیاکی زۆر جیاوازترێکە چونکە تۆ لە هەر هەنگاوێک بەکارهێنانی بەهەڵە لەو کەرەستە شاخەوانیانە ژیانی تۆ 100% دەخاتە مەترسیەوە چونکە ئەمە زۆر دنیاکی جیاوازترە هەموو کەرەستەکانی ئەو کەلوپەلانی کە پێوێتی ئەو کۆڵی کە بەکارێنی هەمووی جیاوازترە لە شاخەوانی یا شاخ پێوان چونکە تۆ کاتێک کە شاخەوانی ئەەکەی بە پیادە ئەڕۆیت و ئەحتیادی لەوانەیە دەست بە بەردبگری یان نەیگری بۆ نمونە تۆ کاتێک کا شتێک گۆژە و دەیتەوە ڕاستە شاخ پێوانێکە بەڵام تۆ دەست بە بەردت نییە بەڵام هوەری بەردەوانی جیاوازترە لەوە چونکە تۆ ئەچیتە سەر گابەرد و تاشە بەردەکان و دیواری بەرز بە هوەری باش بەکارهێنانی کەرەستە شاخەوانیەکان دەتوانی تۆ سەرکەویت و دابەزیتەوە زۆر باشە کاکسیامەند ئەمە کەمێک زانیاری ورد لەسەر ئەم بابەتانە بینیا خود ئەم کەرەستانە بین کە تۆ لەگەڵ خۆتا هێناوتە سەرکۆ ئەگەر تۆ هاوکاروی لەگەڵ کاکە سیامەندا منیشەملانە باسی بکەین سەرەتا پێویستە جلوبەرگەکەت چۆن بێت ئەمە یەکەش دومیش ئایا چیای گۆژال زانین شێوازێکی ئاسانی هەیە وەک تۆ بچیتە لە چیای کە بەردەوانی بێ و هیچ ڕێگەیشی کەونەبێت پێگومان ئەمانە بەکارێنی پێمان بڵێت جلوبەرگ سەرەتا بێت چۆن بێ ئەو دەستکێش و کڵاوانی کە بەکارێنی چۆن بێت هەڵبەت لە هەموو هەنگاوێکە بۆ خۆپاراستنی لە پێش هەموو شتێکەوەیە لەسەر بنەمای UIAA کە فیدراسیۆنی شاخەوانی جیانە لەسەر سێ بنەمای سەلامەتی کار ئەکا ناسینی کەرەستە شاخەوانیەکان و باش بەکارهێنانی و لە شوێن و ڕێی خۆیدا یعنی لە شوێن و جێی خۆیدا ناکرێت من هەر حەبلێک دەمە دەست هەر کەسێک و بەکاری بێنێ نەزانێت لە کوێ بەکاری بێن و چۆن بەکاری کاتە تۆ ئەو کەسانی کە لەگەڵ خۆتانیان بۆ ئەم جۆرە وەرزشە ڕێنمایی تاوایانەکەن لەسەر شێوازی بەکارهێنانی ئەو کەلوپەل و پێداویستانی کە پێیانە چونکە وەکو خۆت باسم لێەوە کە ڕەنگە گەر بە هەڵە بەکاری بێنی لەبری ئەوەی ژیانت ڕزگار کە پێچوانی ئەمە بێتەوە 100% ڕاستە ئەو کەسانی کە لەگەڵ ئێمە هەنگاو ئەنێن بۆ شاخ یاخو ئەو شوێنانی کە نەبینراون یاخو کە خەڵک فۆبیاکی بۆ دروست بووە لەوەی کە بتوانێ ئەو شتە ئەو خەیاڵ و ئەفسانانەی لە لێوەی وتراوە بتوانین کەشفی کەین یاخو بگەینە حەقیقەتێکی ڕاستی کە وانی ئەفسانانە چونکە ئەمە لەم ماوەیە کە شێوازێکی کە لە دابەزین بەناو چاڵ و خەرەندەکانە کە ئەمیش زۆری ئەفسانە لەسەر وتراوە ئێمە توانیمانە زۆر بەی زۆری و ئەفسانانە پوچەڵ بکەینەوە بەهۆی بەکارهێنانی ئەم کەرەستانەوە زۆر باشە کاتە تۆزێت باس لەم شتانەش بکەناڵانە ئەم کڵاوی کە ئێوە بەکارهێنن بێگومانەمە شوێنی لایتە ئەمە شوێنی کامێرەیە وەزایدەن شوێنی لایتەکە لەو سەرە ئەوە توانی مەسەرەن ئەو لایتە ئەتوانی لێ ببەسرێ باشە ئەم لایتە وەکو پاتریکی تیاک و پێەکە پاتریەکی تیا توانای چەند ڕۆژی هەیە بەرجۆژی هەیە بەڵێ ئەمە مارکەیەکی پێتزڵە کە پاتریەکەی شەحنێکرێتەوە و لە کڵاوەکەی ئەبەستی کاتێک کە ئەچیتە ناو ئەشکە و یاخو شەوت بەسەرا دێت ئەو شوێنانی کە سەختە لە کڵاوەکە تێبەستی بەم شێوەیە کە تواناکی زۆری هەیە بەرگە بگرێ بۆ کاتە کڵاوەکانیش هەم وەزنیان سووکە هەم پارێزگاریەکی زۆر لە ڕادە بە دەریان هەیە وەکو کڵاوی پاسکیل نییە یاخو کڵاوی ئەسب سوارێک نییە ئەمە زۆر کوالێتی لەسەرترە توانای خۆڕاگری باشترێکە چونکە تۆ کاتێک کام کڵاوە لەسەرەکەی ڕووەکەیتە ئەو شاخە بەرزانەی کە ئەگەری کەوت نەخوارەوەیە ئەگەری بەرکەوت نەخوارەوەی هەیە بۆیە ئەبێم کڵاوە بەکاربێنی دەو کاتە زۆر باشە ئەمە وەکو کڵاوەکە ئەم دەستکێشانەیەمە زۆر کات بە پێیەوەی کە بۆ شوێنانەیە ڕێ هەندێک شوێن هەیە لەوانەیە سەخت بێ بۆ دەستگرتن یاخو بۆ بەکارهێنانی قولاپەڵان ئەم شێوازە دەستکێشە تایبەتمەندیەکەی چیە کە یارمەتی تۆ بات ئێمە لەم کاتە کە دەستکێش لە دەست ئەەکەین کاتێک کە ڕۆ ئەچینە ناو چاڵێکەوە کە هێشتا کەس نەچووەتە ناوی بۆ ئەوەی پارێزراو بین لەو مادە زیان بەخشانەی کە بە لێواری ئەشکەوت و چاڵەکانەوە هەیە پێویستە دەستکێش لە دەستکەین و وەزایدەن پارێزگاری لە دەستمان ئەکا بۆ ئەوەی دەستمان ئازێتی نەبێت لە کاتی دابەزین بۆ بەر تەناف و بەر حەبل و ئەبزارەکان کاتێکمان شاخەوانی ژەنگە زۆر کات کۆمەڵک مەترسی هەبێ بە بەکارهێنانی ئەم کەلوپەلانە بەڕای بەڕێستان ئەتوانێت مان پارێزێت بە تاواتی بێگومان
وەکو وتمان باش بەکارهێنانی لە شوێن و جێی خۆیدا چونکە ناکرێت من ئەو ئەبزارانە یا ئەو کەرستانە بدەمە دەست تۆ نەزانی چۆن بەکاریێت لە کاتێکا من بە نەزیری پێت شت بڵێم ئەو کەرەستە بۆ ئەوە بەکاردێت. زۆر باشە کاک سیامەند با باسی چۆ بکەین ئێستا بۆ نمونە من و لانا چی شاخەوانیەکەی بەڵێ ئەم حەبلەمان پێە نازانین چۆن بەکاری بێت بەڵێ لەگەڵ ئەم شێوازی قولاپانەیە چۆن ئێوە حەبلەکان لەگەڵ قولاپەکانە ڕێگەکان بۆی کە ئێوە بتوانن شوێنە سەختەکانی پێ تێپەڕکەن. هەڵبەت ئەم حەبلە ئەمە حەبلی تاکە کەسیە یا تەنافی ئینفرادی ئەمە ستانداردی جیانیە توانای ڕاگری 750 کیلۆ بۆ 1500 کیلۆ. یعنی هیچ مەترسیەک لەسەر ژیانە دروست ناکە کاتێک کە بە یەکتاڵیش بە درێژی 10 مەتر فروتکەی یاخود بیتە خوارەوە بۆ پارێزگاریکردن ئەمە بە تەنها ئەبێ زانستی بەکارهێنانت هەبێ لە سروشتەکە چۆن ئەو کەسە گرێکی بۆڵینگ ئەدا لەسەر سنگی وەزایدن تۆش لەسەرەوە حیمایەتیەکەی بە شێوازی جوانمان بۆ بکەیت بێگومان بۆ نمونە گرێ لە خۆ بیت بۆی کە بتوانین لە شوێنی کەژە و گرێ بێت. تۆ مۆم کەر و پەلوپێداویستیانە کە ئێستا ناوتە لە کاتی شاخەوانیە بەکارهێناوە کاکسیان بەڵێ بێگومان هەموو ئەم کەرەستانێکی ئێستاەوە زۆر بە باشی من خۆم زانستێکی باشم هەیە لە بەکارهێنانی گرەی بۆڵی هەموو گرێکان با بڵین یاساکی هەیە بۆ فێربوون کە بەقەدەر درێژی دەستێت ئەمە وەکو گرێکی سەرەتایی ئەبێ هەموو کەس بزانێەوە زایدان ئەڵلقەیەک لێرە ئەدەی ئەڵلقەیەک بەم شێوەیە و تەنافەکە ئەەکەیتە ناوی ئاوها ڕای ئەچێشتەوە کە ئەمە ناڵێ داکەوێت لە سنگت و پارێزراوی شەبی ئەو کەسی ئەمە گرێکی متمانە پێکراوە زایدەن گرێکی سەردەستیشی دێدەی وەکو زامن وەکو دڵنیایی ئەمە گرەی دڵنیاییە ئەبێ حتمما گرێ بۆڵنگت لێدا ئەو گرێ دڵنیایی لێ بدەیت کە ئەمە گرێکی باشترین شوێنە بۆی کە تۆ خۆتی باشترین شوێنە ناکرێت لە خوار پەراسوەکانت بێ بۆی پەراسوەکانت ئازێت لە کاتی شۆکدا. جیازی ئەم حەبلە لەگەڵ ئەو حەبلەی ترکە لە سەرەتای پرۆگرامە سەرکۆپی بچی جیازێکیانە ئەویان لەوانێ چێوە لە ڕابێتمان ئەم حەبلە جیاوازیەکەی ئەمە حەبلێکی دینامیکە و تاکە کەسیە باش بەڵام ئەو بۆ نمونە ئەو حەبلە شینە حەبلی ستاتیکە یعنی تێکشی کەمە یعنی فشارێک کاتێککە فشاری بۆ هێت کەمتر ئەکشێ لە 130 ئەکشێ یعنی لە 10 مەترا 30 سانتیم ئەکشێ لە 10 مەترا 30 سانتیم ئەکشێ بەڵام دینامیکەکە حەبلە سەوزەکە لە 10 مەترا مەترێک ئەکشێ بۆ فەرقی جیاوازی چییە لە نێوان ئەم دوانە ئستاتیکی دینامیک ئەو ئستاتیکە بۆ ناو ئەشکەوت و غارەکان بەکاردێت ئەو شوێنانی کە تەڕ ئەبن یاخود ئەشکەوتە کاتێک کە ترازای نەکشێت تۆ احتیمال لە کاتی ئەو ترازانە بکشێت و زەبرێ بەردێک لە ژێرەوە بێت بۆی زەبرت پێ نەکەوێت کشانی کەمترە زایدەن دینامیکەکە تۆ کاتێککە بە بەردا سەر ئەکەوی کاتێک کە شۆک ئەبیت ئەکەویتە خوارەوە دینامیکی زیاترە کشانی زیاترە پارێزراوتر ئەبی هێزێکی ئیسپرینگی دروستەکە بۆی تۆ پارێزراوتر بی تۆ دڵنیای لەوە کە بەخوارەوە ڕووناکە و هیچ نێن نییە. باشە لە کاتی شاخەوانی و بەردەوانیە بە شێوازێکی گشتی کام لەم کەل و پێل و پێداویستیانە زۆر گرنگە کە بەلایانی کەمەوەیەکی کیانت بێبێ وتمان حەبلە ئینفرادیەکە گرنگترینیانە کە ئەبێ لە تیمێکە لانی کەم 3 تا 4 کەس لە تەنافی ئینفرادی پێبێ کە گرنگە بۆ دەربازبوون لەو بربەست و ڕێگرانی کێتە بەردەمت لانی کەم لە 5 مەتر زیاتر نەبێ ئەگەر 5 مەتر زیاتر بی یا ئەبێ لی بکشیتەوە یا بێ حەبلێکی گشتی پێبێ. پێداویستیان هەمووی بە ئاسانی لە بازاڕەکانی کوردستانە بەردەستە بە کوالیتیەکی باش سەرەتا بەداخەوە زۆر قرس بوو دەستخستنی من ئەمانەی کە ئێستا هێنامە کولەن خۆم دروستم کردووە سەرەتا کە هیچ بەردەست نەبوو هەمویانم دروست کردووە بەڵام ئێستا خۆشبەختانە هەم لە سلێمانی دوکانی شوێنی فرۆشتنی و کەرەستانە هەیە لە هەولێر لە هەموو شوێنەکان باسی ئەمە بکەین کاکسیامەت ئەوە ئەمە پێشەوەی باسییان بۆ تومکردنی حەبلەکان نییە ئەوە بۆ هاتنە خوارەوەی لە بینا و کاری ئیبدات نەجاتی یە کەسێک کە پەچی ئەکەوێت لە شاخێکە تۆ بەو شێوەیە بەو کەرەستەیە دای ئەگری ئەوە توانایی پرسایی 250 کیلۆی هەیە بۆ ئاخر بەمەدایەگری چۆن بۆ ئەتی خۆت پێمان بڵێەوە حەبلەکەش لایە
چۆن ئەسا پێوەیەکەی؟ بۆ نمونە لەسەر و حەبلە شینەیە سەوزەکە بێ بەڵام هەروەکو نمونێ مادەمە حەبلەمان لێ نزیکە بەم شێوەیە ئەم کاتێک کە فشاری بۆ بێت ئێسامە باریکە ئەمە خۆی ستانداردەکەی بۆ یەک تۆز دەست بەرکەیتەوە گەراوکارانم توانن لە کامێرەکان وەریگرن. بەڵام لە مادەم هەر بۆ تێز بێ بۆی بینەران نەبێتە ڕەخنە هەر بە بۆ نمونە بەم حەبلات دێت چونکە بۆ حەبلە باریکە خۆی نییە لە 7 ملیمە بۆ 11 ملیم ئەماخوان بەم شێوەیە تۆ ئەو ئەبزارە بەکاربێنی ئیتر ئەمە هەرچەندێک فشاری بۆ بێت ئەم ئەبزارە ئەیگرێت ناڵێت ئەو کەسە پارێزراوە. باشە کاکسیامەند لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێکی نەخوازرا توانە خواستە بۆ نمونە کەوتنە خوارەوە بێ کەوتنێک بێ لە شوێنێکە چەندە گرنگە ئەو کەسانی کە بۆ نمونە گرنگی بە شاخەوانیان و بۆ نمونە شارەزایەکی باشیان هەیە لەو بابەتەیە فریاگوزاری سەرەتاییش بزانن بۆ ئەوەی کە خوا نەخواستا ڕووداوێکی نەخوازرا بوو ئێوە بتوانن فریاگوزاری سەرەتایی بۆ بکەن یاخود کەسێک لە تەندروستیەوە لەگەڵان تیمایە بێت. ئێمە بەنسبەت خۆم من خۆم ڕووداوی بەداخەوە هەتا کارەساتی گیان لە دەستانیش لەگەڵ خودی خۆم ڕوویداوە و دوو حاڵەتیش کە ئەوەی کە تۆ باسیەکەی چی بکەین کاتێک کە کەسێک شتێکی بەسەر هاو حاڵەتی بورانەوەمان هەیە لە شاخە حاڵەتی بەرزگرتوویە کەسێک کە چێتە سەروی 2500ەوە کەمی ئۆکسسیژین لێ ڕوەدات ئەوە بێتە هۆی لە هۆشخۆچوون و ئەبێ بێنیتە خواردترەوە زایدن قاچشکانمان هەبووە 2 تا 3 جار بەو شێوەیە ئێمە ئەو فریاگوزارە سەرەتایی کە پێمان بۆ بە لەفافێ قاچیمان پێچاوە و بەو زانستە بەم تەنافەین فرادێمان کردو بە کۆڵە پشتێک و وردەوردە بە هادی هێناومانەتە خوارەوە. زۆر باشە لەگەڵ ئەوەیە کۆمەڵی کەرەسەی کەمانەیە کە بەدەر لە حەبلوانە ئاسنن کەل و پەلانەی کە لەسەر مێزەکەیە ئەم ئاسنانە باباسی شەمانە پێی کامە ئەمانە بۆچی بەکارێت بۆ چۆن نەتوان ئێوە ئەمە گەشتەکانە بەکاری بێن ئەمە فرێندی پێڵێن هاوڕێ ئەمە کاتێک کە تۆ ئەچیتە شوێنێکی نەشارەزا بربەستێکت هێتە ڕێ بۆی بتانی بەکاری بێنی ئەو بربەستە تێپەڕێنی ئەم فرێندە ئەم هاوڕێە ئەخەیتە کەلێنە بەردەکانەوە ئەمە یاخود ئەو کەیلانە لە هەموو کەلێن و بەڵێ لە هەموو کەلێن و کونجی بەرجەکانە ئەمە شێوازێکی سەلامەتە ئەگەر بێت و ئەمە لە درزە یاخود لە چاڵە یاخود لە کونەبەردێک گیرکەی ئەمە توانایی زۆر لە ڕادەبەدەری هەیە کە بۆ نمونە ئەمە 10 کیلۆ نیوتن یعنی توانایی 1000 کیلۆی هەیە ئەمە توانایی 1000 کیلۆ ڕاگررتنیە بەڵام مەرجی هەرە سەرەکی بۆ بەکارهێنانی ئەم کەرەستانە شارەزایی جوان بەکارهێنانی ناکرێت هەر بیکەیتە کەلێنێک و کارابینێکی تێکەیت و سەرکەویت ئەوە گرنگ نییە بەڕای تۆ بەتەنها تۆ شتەکەت هەبێت بەڵام نەزانیت چۆن بە شێوازێکی دروست و ڕاست مامەڵی لەگەڵ زۆر هەڵەیەک پێش ئەوەی زانستەکەت هەبێت شتەکەت هەبێت چونکە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان بەکاری بێنیت و نەزانی زانستەکەی چۆن چونکە کاتێک کە ئەمە بەکارهێنا حتمما بێگومان ئەبێت یەکێ لەمانەشی لەگەڵا بەکار بێنی کاتێک ئاماکەیتە کەلێنێ بەردەکانەوە بۆ ئەوەی ئەم ئیستاتیکەی نەمێنێ ئەگەر بێت و ڕاستەوخۆ حەبلەکە لەمە بدرێت لە کاتێک کە سەر ئەکەوی ئەمە هەڵەکەنێتەوە بەڵام کاتێکزایکی زۆر باشێ چەند ساڵە تۆ سەرقاڵی شاخەوانی من خۆم لە مێژە شاخەوانێکم 2000 بە دواویتر من بەو شاخ و دەشت و دەرەوە مەزایدن لە 2014ەوە بەردەوام لە ڕووی هوەری بەکارهێنانی کەرەستە شاخەوانیەکانەوە بەردەوام لەگەڵ ئەمە خەریکم و خۆشبەختانە زۆربەی زۆری حتا مامۆسای فەڕەنسیش چەند جار هاتوون بۆ کارەکانی ئێمە ببینن لە نزیکەوە کامەجێ خۆشحاڵیە و کاریشان زۆر بۆ کردوین یعنی وەکو کوردێک ئێمە زۆر پاڵپشتمان بوون و زۆر هاوکاریان کردوین کە هونەری شاخوانی هونەرێکی جیهانیە زمانێکی جیهانیە بەم هونەرە ئێمە ئەتوانین ئاستی کورد بگەینە ئاستێکی باڵاو کە هیچ دانەبڕین لە جیهان زۆر باشە دەستە خۆش سەرنجێ بۆی کە بزانم شتەکان چۆنە فێر بوو ئێستا بەتەواوەتی ئایترۆزانم لە شوێنێکی باشە دەستە خۆش بێ کاکسیامە بۆ تۆ بەهیوای بەردەوامیت مادوومان کرد سپاس بۆ ئێوە سپاس بۆم دەرفەتە کە دەرفەتان بۆ من قسان کەمێک لە هونەری شاخەوانی بدوێن هیوادار دەستە خۆش بێ دووبارە